الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس خەڵات و بەخششەکانی خوای پەروەردگار ئەوەی کەوا هەستی پێدەکەین و لەبەر چاومانەوە ئاشکرایە بە ملیارەهای ئەوە بڕواتان هەبێ بیرمان لێ نەکردوێتەوە کە هەیە. خوای پەروەردگار هەندێک جار خۆشی دەوین یەکێک لە نیعمەتەکانی خۆی لێ دەگرێتەوە بۆ سەعاتێک، بۆ ڕۆژێک، بۆ هەفتەیەک تووشی نەخۆشیەک دەبی، ئەمجا هەز دەکەی ئەو شتەی کە خوا لە تۆی وەرگرتوێتەوە ئێستا ژیانت هەمووی تاڵ بووە، چێژ لە هیچ وەرناگری، ئەوە ڕۆژێ لە ڕۆژان تۆ هەر سوپاسی خوا لەسەر نەکردووە، هەر نەعوذ بالله بیرمان لێ نەکردوێتەوە خوا ئەم خەڵات و بەخششەی پێبەخشیوین کە لێت وەردەگرێتەوە. ئەمجا هەستی پێ دەکەی کە تۆ بەس بەهۆی ئەو نیعمەتە بچووکەوە هەموو ژیانت تاڵ بوو، هیچ خۆشیەک لە ژیان وەرناگری. ئەگەر تا دەمرین هەر یەکێک لە ئێمە لەو ڕۆژەوە کەوا حەدی تەکلیفی شەرعی دەچێتە سەر و باڵغ دەبێ، خۆی دەناسێ، ئەحکامە شەرعیەکان و عیبادەتەکانی لەسەر واجب دەبن تا دەمرێ. وا حیسابکە کەسێ تەمەنی 70 ساڵە، جەنابەت گەنجێکی تەمەن 30 ساڵە، ئەو لە 20 ساڵی دەمرێ. لە ڕۆژی خۆناسینەوە تا ڕۆژی مردن هیچ کارێک نەکەین، بەس سەرمان لە سوژدەدا بێ، بەس ئەم سەرە بەرز نەکەیتەوە، بەس لە سوژدەدابی بۆ خوای پەروەردگار. ئەم زمانەمان هیچ وشەیەکی پێ نەوترێ، بەس بڵێن ئەلحەمدولله، خوای حەمد و سەنا بۆ تۆ، ئەلحەمدولله ئەلحەمدولله، سوپاس و ستایش بۆ تۆ یا ئەڵڵا لەسەر ئەم هەموو بەخشش و خەڵاتی کە پێت بەخشیوین. وەڵڵاهی نەمانتوانیوە کەمتر لە زەڕڕەیەک سوپاسگوزاری پەروەردگار بین. بەزەوە خوا هێندە بە ڕەحمە بە چەند ئەلحەمدوللایەکی زمان بۆی کە لە دڵەوە دڵی خوایە سوپاست دەکەم لەوەی کە پێت بەخشیوم، خوا لێمان ڕازی دەبێت. ئەو کەمە ئەو زەڕڕێمان بۆ دەکاتە ملیارەها بە تریلیۆنەها پاداش دەداتەوە. ئەوە لە ڕەحمی خواوەیە. گەورەترین خەڵاتی خوا لەناو هەموو خەڵاتەکانیدا ئەم خەڵاتی بیر و باوەڕی ئیسلامەتیەیە، ئەم خواناسیەیە، ئەم خواپەرستیەیە، ئەم جومعە و جەماعەتەیە. ئەممەیە کە ئێستا من و تۆ لەم کاتی هەینیەدا لەم ڕۆژی مبارەکی جومعەدا دانیشتوین گوێ لە قورئان دەگرین، تەفسیری قورئانمان بۆ دەکرێ. خوا ئەوەندە ڕێزی لە بەندەکانی گرتووە، عەقیدەکەی بۆ ئاسان کردوین، پێویستی بە چەندەها کتێبی گەورە نییە، یەک ئایەت عەقیدەکەتی تیا دەخوێنی، وشەکانی کەمن بە ئاسانی لەبەر دەکرێن، بەڵام بە مەرجێک نەهێڵی کاڵ بێتەوە، نەهێڵی ژەنگ و ژاری کوفر و شیرک و ئیلحاد و گومان بەرامبەر بە ئیسلام تێکەڵی ئەم مەعدەنە پاکە خاوێنەی عەقیدە و بیر و باوەڕەکەت بێ، بیپارێزی، نەهێڵی کاڵ بێتەوە لە دڵ و دەروونتدا، بیچەسپێنە لە ناو دڵتدا و کاریشی پێ بکە لە ژیانی ڕۆژانەتدا. لە سوورەتی ئەلئەنعام ئایەتی 59 مان وەرگرت لەگەڵ جەنابتاندا لە وتارەکانی ڕابردوودا. گەیشتینە بەشێک لە ئایەتەکە وەما تەسقط من وەرەقەة ئیلا یعلمها، هەر گەڵایەک لە دارێک دەبێتەوە لەم سەرزەویەدا. ئەوەی من و تۆ بینیومانە لە دار لەم کوردستانە خۆشەویستەی خۆماندا خوا بیپارێزێ، لەم کوردستانەی بە هەر چوار پارچەیەوە کە خوا دەفەرمێ مبارەکە، کە نوح فەرمووی خوایە لەم سەرزەویەدا هەمووی ئاوە، کەشتیەکەم نازانم کوێ شاخە، کوێ گرد و دۆڵە، چ وڵاتێکە، ئەم کەشتیە کۆتایی مرۆڤایەتی هەڵگرتووە، ئەوەی غەرق بوو کافر لە ناوچوو کافرێک لەسەر زەوی نەما. ئەمەندە ئیماندارە ماوینەوە لەناو ئەم کەشتیەدا. خوایە ئەنزیلنی منزەلەن مبارەکەن، یا ڕەبی خوایە لە شوێنێکی پڕبەرەکەت و مبارەک کەشتێکم بنیشێتەوە کە تێدا ئیسراحەت بکەم. خوا لە کوردستاندا کەشتێکەی نیشاندەوە. ئەم کوردستانە جوانەی خۆمان، ئەو داری کە من و تۆ تێماندا دیوە لە چاو هەموو جیهاندا، لە ڕووسیاوە تا ئەمریکا، لە بەستەڵەکی باکوور بۆ باشوور حیسابی کە هەر هیچمان نەدیوە، یعنی هەر هیچمان دار و درەخت نەدیوە. دە هەموو ئەو درەختانی کە لەسەر زەویدایە، هەموو ئەو گەڵایانەی کە بەو درەختەوەیە، هەموو ئەو گوڵانەی کە من و تۆ لەم کوردستانە جوانە ڕەنگینەدا دەیبینین و بینیومانە، ئەوە هەر بەشێکی کەمە لەو هەموو گوڵەی کە لە جیهاندا هەیە. دەیخوا دەفەرمێ دەبێ ئەمە عەقیدە و بیر و باوەڕەکەت بێ. وەڵڵاهی گەڵایەک لە دارێک نابێتەوە لەسەر هەموو زەویدا، گوڵێک پەڕەی گوڵێک لە گوڵێک هەڵناوەرێ لەسەر هەموو زەویدا، إلا يعلمها إلا خوا بي ئاگادارە.
خی گەورە ئاگای لێتی ئاگای لێتی کەی کاتەکەی تەواو دەبێت چونکە هەموو گەڵایەک ئیشی خۆی هەیە کەی ئیشی ئەم گەڵایە تەواو دەبێ و وەکو چۆن مرۆڤ کاتەکەی دیاری کراوە ڕۆحی دەردەچێت گەڵاکەش کاتی دیاری کراوە خوا دیاری کردو ئەم گەڵایە تا کەی بەو گوڵەوە دەبێت کەی بەو درەختەوە دەبێت خوا ئاگادارە کاتەکەی کەی و لێ کەی لێ دەبێتەوە کەی لێ دەبێتەوە خوا ئاگای لێتی دەکەوێتە کوێ خوا ئاگای لێتی ئەکەوێتە سەر زەوی ئەکەوێتە ناو ئاو ئەکەوێتە سەر پشتی گیاندارێک لەو لەحزەی کە دەکەوێتە خوارەوە خوا ئاگای لە هەموو گەڵاکانە هەموو گەڵای گوڵەکانە کە دەکەوێتە خوارەوە دەبێ بە چی وە چ شتێک دەیخوا ئاژەڵێک دەیخوا کرمێک دەیخوا دەبێتە پەیین لە زەویەکەدا جارشکەشی دەبێتەوە خوا هەمووی ئاگالەیەتی یعلەموها چێ لێی دەکاتەوە چێ لێشی دەکاتەوە خوا هەر ئاگای لێتی کاتی دیاریکراوی خۆی هەڵدەوەرێ خوا دیاری کردووە مرۆڤێک لێی دەکاتەوە چی لێی دەکاتەوە چێ لێی دەکاتەوە خوا ئاگادارە پێی بە چنێتێکیش لێی دەکاتەوە خوا ئاگای لەوەشە سوبحان الله ئەماتە چەند وردە چێ ئەم گەڵایە لەم درەختە چێ ئەم گوڵە لەو گوڵە دەکاتەوە ئەم پەڕەی لێ دەکاتەوە گوڵە باخێک بێنە چەند پەڕی پێوەیە یەک پەڕی ڕادەکێشی و لێی دەکەیتەوە بۆنی دەکەی خوا دەزانێت چێ لێی کردەوە و بە چنێتێک لێت کردەوە بۆ ئارەزووی خۆت لێت کردەوە بەلای گوڵێکە دەڕۆی لە ناو ماڵەکەی خۆتدا لە ماڵی ئاشیا و ئاشنا و خزم و ناسیاوێکتدا لە حوشەکە لە کاتی خواحافزی دیتە دەرەوەسەیەکی گوڵە باخێک گوڵێکی جوان هەیە دەست دەبێت یەک پەڕی لێ دەکەیتەوە خوا لەو کاتەدا ئاگای لە تۆیە ئەو نێتی ناو دڵتی ئاگالەیە هەر لێت کردەوە بۆی بۆنێکی خۆشین بیان هەر بێتاقەتی ئەچیتە پارکێکەوە هەر ئاوا دەست دەبێت گەڵایەک لێ دەکەیەوە ئەچیتە ئەو شاخ و چێوە لە بەهارێکە لە سەیرانێکە لە دەشتێکە دەست دەبێت گەڵای دار بەڕوویەکی کوردستانەکە لێ دەکەیەوە بە چنێتێک لێت کردەوە حەد بۆ هەوا و ئارەزووی خۆت یان بۆ ئەوە لێکردەوە کە ئاژەڵەکان سوودی لێ ببینن کابرایەکی خاوەن مەڕ و ماڵات ئەبینین لە شوێنە کوێستانەکاندا چۆن گەڵای داربەڕۆکان دەبڕن و لە سەریەکی دادەنێن پێدەوەتێک گەڵی کردووە لە کاتی بەفر و بارانە بە مەیلە و شینی پێوە ماوە تەڕی پێوە ماوە دەیدەنەوە بەردەمی بزن و مەڕوشتەکان خوا دەزانێ تۆ بۆ ئاژەڵەکان ئەم گەڵایانە دووەراند و لێت کردەوە بۆ دەرمان ئەم گوڵت بەکارهێنا بۆ دەرمان ئەم گەڵایانە لێکردەوە لەم درەختە بۆی دەرمان بۆ خۆت و بۆ خەڵک بگریەوە بۆ نوێکردنەوەی گوڵەکە و بۆ نوێکردنەوەی درەختەکە تەورێک لێدا و لایەک لێکردە و گەڵاکان دووەراند بۆ ئەوی نوێ بێتەوە پەڕەکانی هەروەها لقەکانی کۆن نەبن نەڕزن دارەکە نوێ بێتەوە هەموو گەڵالێکردنەوەیەک پاداشت و سزای هەیە بەو نێتەی ناودڵت کە لێت کردوێتەوە پاداشتێکی هەیە هەر ئەوە بە هەدەرتدا هەروە بە فیڕۆتدا و لێت کردەوە خوا سزایەکە لەسەر دەنووسێ ئەمە عەقیدەی ئێمەی موسڵمانە بەرامبەر بە هەر دارێک بەرامبەر بە هەر گوڵێک تۆی مرۆڤ بەرپرسیارەتی لەسەرە نابێ بێ هۆکار بێ سوود و ئامانج لێی بکەیتەوە توخوا حیف نییە مناڵ لەسەر ئەمە پەروەردە نەبێ چەند جوانە مناڵەکانمان ئەم وتارانیان لە مەکتەبە مامۆستای خۆشەویست ئەگە هەر دەرسێکی ئینگلیزی هەیە فیزیای هەیە کیمیای هەیە هەر بابە لە بنەڕەتی وەڵە لە باخچەی ساوایان بڵێن ئەم درەختە لە قیامەتا گەڵاکانی شاهیدی لەسەردەدا خوا ئاگەی لێیە نابێت گوڵێک بوارێنی بڵێ لەو پارکەدا بە ئارەزووی خۆم لە ماڵی خۆماندا لە ماڵی خزمێکمان هاوڕێیەکمان پارکەکەی حکومەت کە دروستی کردۆ بۆ ئیسراحەت ئەم درەختە نابێت یەک گەڵای لێ بکەینەوە نابێت گوڵێکی بوارێنین والله مناڵ لەسەر ئەمە پەروەردە بێ ئەمجا پێی دەوترێ ژینگە پارێز ئەوانەی کەوا باسی مافی ژینگە دەکەن دەستیان خۆش بێ ژینگەی وڵاتەکەمان پێویستی بە پاراستنە بەڵام چ شتێک لە هەموو شتێک زیاتر دەبێتە هۆی پاراستنی ژینگەی وڵاتەکەمان لەگەڵ دەستخۆشی بۆ برایانی پۆلیسی دارستان کە ئەم هەموو ڕاوچی ڕاودەکەن ڕاودەنێن ناهێڵن خەڵک درەختەکان ببڕێتەوە ناهێڵن گەڵاکان بوەرێنێ ناهێڵن بەڕوەکانی کوردستان و شک بن ئەمە هەموو جێ دەستخۆشیە بەڵام لە هەمووی گرنگتر عەقیدەکەی ناودڵە نە پۆلیس ئاگای لێتە نە پۆلیسی دارستان دەبەستەرەوەیە نە هیچ کامیرایەک هەیە عەقیدەکەت پێت دەڵە ئەم گەڵایە خوا ئاگای لێیە بە چنێتێک لێی دەکەیتەوە باوەڕکە دەست دەپارێزی والله دەست بۆ گوڵەکە نابێ یەک پەڕێکی لێ بکەیتەوە مەدەم سوودی لێ نابینم بۆنێکی لە شوێنی خۆیەوە دەکەم وازی لێ دێنم ئەم عەقیدەیە حیفە نەخوێندرێ حیفە نەکرێت دەمانهەجی مەکتەب بۆیە خوایە ئاگای لە وەرینی گەڵا و گوڵێکە چۆن ئاگای لە تۆ نییە کەستەم لێکراوی
چۆن ئاگای لە تۆ نییە کە خاکدا گیرکراوی کە ماڵدا گیرکراوی چۆن ئاگای لە ئاهوناڵی قەرزاری نییە کە لە نیوە شەوە خەول لێ ناکەوێت لە تاوی قەرزاری خوا ئاگای لێتە ئەم ئاەتە کە خوا باسی گەڵایەک دەکا ئەم گەڵایە لەوانەیە هیچ کێشەیەکی سەرزەوی ڕوونەدا کە گەڵایەک لێ دەکرێتەوە کەسێ بەستەمیش لێ بکاتەوە بەڵام مرۆڤ کە گەورەترین دروستکراوەکانت چۆن لە تاوی قەرزاری بناڵێنێ خوا ئاگای لێی نییە کەسێک کە لە تاوی نەخۆشی هاوار دەکا یا ئەڵڵا شیفام دەی یەقینت هەبێ خوا دەنگت دەبیستێ خوا ئاگای لە گەڵایەکی وەری و بێ چۆن ئاگای لە تۆ نییە هەر کێشەیەکت هەیە و هاوار بۆ خوا دەبێ و بۆت حەلکە وەڵڵا خوا دەنگت دەبیستێ کچێکی حەقی خۆتە گەیشتوویتە تەمەنی هاوسەرگیری و هاوڕەکان منداڵیان بوو تۆ هێشتا لە ماڵی باوکتی وەڵڵا خوا دەنگت دەبیستێ خوا ئاگای لە حاڵتە لە مافی ڕەواتە بۆ کوڕێکیش بە هەمان شێوە کاتێک کە چاو بە فرمێسکی کاتێ زەردەخەنە لەسەر لێ و ماڵت تۆراوە خوا ئاگای لێتە بۆیە کون موقینا بأن الله يعلم كل أحوالك فاطمئن والله ئاگادار بە خوا بە هەموو کاروبارەکانت ئاگادارە دڵنیا بە کاکە بێ خەم لێی بخەوە کارەکانت بسپێرە بەخوا والله لەم کاتانەدا کە دەچێت دەرەوە کە لە دەشت و دەرا لە ناو ماڵی خۆ تاسێکی گوڵەکان وەریون دارەکان درەختەکانمان ئەوە تا لەم سەرمادا هیچ پەڕێکیان پێوە نەماوە گەڵایەکیان پێوە نەماوە ئەو گەڵای وەریوە ئامۆژگاریمان دەکات دەفەرمێ خوا ئاگای لە منە چۆن ئاگای لە تۆ نییە فەتمەئین دڵنیا بە ئەی خراپەکار تۆش بە ئاگا وەرەوە خوایەک لەسەر گەڵای دارێک لێپرسینەوە لە مرۆڤ بکە لەسەر پەڕی گوڵێک لێپرسینەوە لەسەر بکە ئەی تۆ ڕۆژانە بە قسە ڕقەکانت بە قسە تاڵەکانت بەڕوە گرژ و تاڵەکەت ئەو ڕوخسارە ترش و تاڵەت کە ڕووناکی تێدا نەماوە چەند دڵی وەکو پەڕەی گوڵ دەتاسێنی والله دڵی وا هەیە ئەڵەی پەڕەی گوڵی ناسکە کە یەک قسەی ڕقی پێ دەڵێ چونکە بۆ خۆی ئەوەندە بە حورمەتە ئەوەندە خاوەن چاکەیە ئەوەندە بەڕێزە ڕێک ئەو گوڵە چۆن هەڵی دەوەرێنی و دەی پڕوسکێنی و فڕی دەدەی ئەو دڵە ناسکەی کە دەڵێ پەڕەی گوڵە ئاوا دەیشکێنی و لە ناوی دەبەی یعنی خوای گەورە لەسەر گوڵەکە بێتە وڵام لەسەر دڵی وەکو پەڕەی گوڵەکە نایەتە وڵام سزان نادا بەرە والله بەخوا خەڵکێکەی ڕێزم هەیە بۆ جەنابتان بیسەران و بیدەران بەتێگڕا ڕۆژانە بە قسە تاڵەکانی بەخوا قسەکانی ئەڵی فیشەکە بەخوا و نێوچانی ڕووناکی تێدا نییە بەرامبەر بە چێ ئازیزترین کەسی خۆی کە دایک و باوکێتی لەگەڵ هەموو خەڵکا کوڕکچێکی چاکە لە دەرەوەی ماڵ کە دێتەوە ئەو ڕۆترشەی ئەو قسە تاڵەی ئەو زمانە بەدەی ئەم دڵی دایک و باوکە هەموو دڵی دنیای بەس بە تۆ خۆشە بەس بە ئەولادەکەی خۆشە هیچ دڵێک ناشکێ بە ئەندازەی ئەوەی ئەولادی خۆ دڵت دەشکێنێ بەخوا هەموو خەڵک لە دەرەوەی ماڵ قسە و جوێنت پێ بدات و لە ڕووی ئەوە کەس ئەوەندە تەسیری نییە کە یەک جار منداڵەکەت بە دڵی تۆ وەڵام من ناداتەوە دەڵێ ڕۆڵە گیان دڵە ناڵە بەڵێ بابەی گیان بڵێ دایە گیان یەکسەر هەست بە پەڕەکەی دڵت دەکەی کە لێی بۆەوە چەند جار دڵی دایک و باوکت شکاندووە یعنی خوا ئاگای لە تۆ نییە چەند کەسەیە مێردەکەی لە دەرەوە دێتەوە ئەم پیاوە چ ماندوو بوونێک دەچێشێ بەخوا بەس پیاوانی بەڕێزی حەڵال خۆر دەزانن بە چ ناڕەحەتیەک چەند دینارێکی حەڵال پەیدا دەکرێت بەو هەموو لوغمی حرامەدا تێدەپەڕی پێتان نەتەقێتەوە و حرامەکە ناتە جیفانتەوە و منداڵەکان بە حەڵاڵی پەروەر دەکەی ئەم پیاوە چ زەحمەتێکی سەرما و گەرمای جیهانی چێشت دێتەوە ئەم ژنە بەم ڕوە تاڵەی بەم زمانە زبرەی چۆن دڵی پەڕەی ناسکی گوڵی ئەم پیاوە هەڵدەوەرێنێ ناهێڵێ خۆشی لەسەر سفرەکە ببینێ ناهێڵە ڕەنج و ماندووبوونەکەی بەرهەمدار بێ پیاوێکیش بۆ ژنێکی ماندوو نەناز لە ماڵەوە وریای ماڵەکە تا حەرەسی ماڵتە وریای منداڵتە چێش لە نەری ماڵتە حیا و حرمەتە هەموو شتێکی بۆ هەڵگرتوویتەوە بێخەم لە دەرەوە کە سابەت دەکەی دێیتەوانە سەلام دەکا سەلامێکی گوڵانەی لێ ناکەی زەردەخەنەیەکی بەڕوودا ناکەی دەستخۆشێکی لەسەر سفرەکە لێ ناکەی هیوای لەش ساغی بۆ ناخوازی واللهی بەڕاستی ئەوەش ئەو ئافرەتە دڵی بەخۆی دەمێنە پەڕەی ناستکەی دڵی دەوەرێ بەرامبەر بە منداڵەکانت ئەو منداڵت چاوەڕێی قسەیەکی خۆشی لەگەڵ بکەی جارێک بە قوربان و بە ساقەی بی کە لێت نابیستێ هەر ڕوود گرژە هەر خەمباری خەمەکانی دەرێژ دێنێەوە بەستە منداڵەکانت ئەوانش دڵیان دەشکێ خوا ئاگای لێتە فەرمانبەرێکی موچەت وەرگرتوویان وەرنەگرتووە هاوڵاتیەکەش هەر وەک تۆستەم لێکراوە لە وڵاتەدا نابێ ڕوود لەگەڵی گرژ بێ خوشکەکەم برایەکەم کە دێتە فەرمانگەکە بۆ دڵەکەی دەشکێنی بۆ حکومەتەکەشی لەبەر چاو ناشرین دەکەی بۆچی وای لێ دەکەی کەوا
يعني بەدڵی شکاوی بڕواتەوە ئەگە کارەکەی نایاسایی بوو بە زەردەخەنەیەک بە قسەیەکی خۆش بڵێ خۆزگە بکرایە والله لە خزمەت تا بووم والله دڵی گەر ناگرێت کارەکەشی بۆ نەکرێت دوعای خێرت بۆ دەکا ئەگەر دارێک بە گۆچانێک لە دارێک بدەی بە دارێک بە کرکی ماسیحەیەک بە گوڵێک کێشی گەڵاکانی بوەرێنی بەبێ هۆ خوای پەروەردگار ئاگای لێبێ یعلمها والله ئاگای لێتی و چاوی لێتەوە دەدبینێ و پاداشت و سزای لەسەرە ئەی خوا چۆن لێن ناپرسێتەوە ئاگادار نییە بۆی بە دەستت بە دارت بە قامچەکەت لە مرۆڤێکی بێتاوان بدەی کە ماڵەکەی داگیر دەکەی کە خەون و هیواکانی دەوەرێنی کاکە کەس کچێکی وا هەیە دنیای خەون و ئاواتی هەیە وەڵای شووی کردو بە کوڕێک بە دڵی خۆی ناحەزێک پەیدا دەبێت بە دوو قسەی فیتنەبازی دەکەوێتە بەینیانەوە لە یەکیان زیاد دەکاتەوە ئەو هەموو خەون و خەیاڵی ئەم کچە جوانە ئەم کوڕە باشە هەیبوو هەمووت هەڵوەراند یعنی تۆ بڵێ خوای گەورە ئاگای لە تۆ نەبێ کە خوا باسی گوڵەکە دەکا باسی گەڵای دارەکە دەکا بەڕێزان مەڵێ بۆ قورئانەوەی تێدایە ئەو بۆ من و بۆ تۆیە گەڵای وەری و ئامۆژگاریمان دەکا دەفەرمێت بەخوا خوا لە تۆش دەپرسێتەوە أما عقيدمان إن الله على كل شيء شهيدا النساء آيات سيوسي سورة النساء آيات سيوسي أزانا أم آيات لشكاتك هاتوا آياتك باسي تشيا إن الله على كل شيء شهيدا الله سبحانه وتعالى بسر هموشتك آقادارا لباسي ميراد ده هاتوا ميراد جنابت لمن دالي وكاسفيت كردو ژنت هێناوە منداڵەکانت بوون بچووک بوون گەورە بوون تۆ بەس خەریکی کاسبی حەڵاڵ پارە ڕەنجی شانی خۆتە ئەم کوڕە ئەم کچە هەرچی ڕەنج بێ لەم ماڵەدا نەیداوە حتا تۆ دەمری ئەوان بەس خەوتون و خواردویانە تۆ شەو ڕۆژت بە خەسار نەداوە یعنی دوا دیناری ئەم ماڵە ڕەنجی شانی تۆیە بجەنابێت ڕەنجی شانی ئەو خاتونەی خێزانتە کە دایکی منداڵەکانە و لە فەرمانگە لە کارکردنا لە هەر شوێنێکا وەکو تۆ کاری کردووە لە جێڵگەکەدا لە ئاژەڵداریەکەدا لە شەهادەکەدا پارەی پەیدا کردووە بە هەردووکتان ئەم پارەتان کۆ کردوێتەوە ئێوە دایک و باوکی ئەم منداڵانن ئەم بارەی هەموو ڕەنجی تۆیە عەرزم کردی ئەم کوڕە ئەم کچە بەس خواردوویەتی و خەوتووە خوێندوویەتی هیچی نەکردووە بەڵام لە کاتێکە هێشتا زیندووی یان وەسیەتنامەیەک دەنووسی یەکیان بێبەش دەکەی مەحرومی دەکەی لەو ماڵەی خۆت یەکیان کەمبەش دەکەی جا دەبێت لە میراتە ئاگامان لێبێ عەدلی خوا هەیە تەرازوویەکی دادپەروەری خوا هەیە پیاوی ژیری موسڵمانی وەکو جەنابتان من دڵنیام یەک وەسیەت دەکا ئەڵێ هیچ شتێک نادەم بە هیچ منداڵێکم خوای گەورە ئاگات لێبێ فلان کەس و فلان کەس بە شاهید بن ئەم وەسیەتنامە دەنووسم کە مردم شەریعەتی خوا حاکمە شەریعەتی خوا چی لەو قورئانەدا دیاری کردووە بەو شەریعەتە ماڵەکەم دابەشکرد والله تۆ بۆ خۆت دەڕۆی بۆ بەهەشت و منداڵەکانیشت تەبا و ڕەبا بەیەکەوە دەژین حاڵەتی دووەم بێبەشکردن یەکیان هەر بێبەش دەکات دوانیان هەر بێبەش دەکات چواریان خەنی دەکات حاڵەتی سێیەم کەمبەشکردن بێبەشکردن یان کەمبەشکردن ئەوەیە ئەم مڵکەم هەیە بای 100 دەفتەر دۆلارە ئەم مڵکەشم هەیە بای 2 دەفتەر دۆلارە ئەمەیان بۆ تۆ ئەمەشیان کە 98 دەفتەر دۆلاری زیاترە بۆ تۆ ئەمە خۆی هیچت داوەتێ بەڵام زۆر کەمبەشت کردو براکەم کە کەمبەشی دەکەی با کەسیش ئاگای لێ نەبێ خوا ئەمە لە باسی میراتە باسی دەکا ئاخرەکەی دەفەرمێت دڵنیا بن خوا ئاگای لە هەموویەتی با کوڕەکانت با کچەکانت نەزانن ئەم مڵکت داوە بە فڵان کەس باوکی وا هەیە بەس خۆی دەزانێت چەندی پارە هەیە چەندی زێڕ و زیو هەیە چەندی مڵک و ماڵ هەیە چەندی پارەی دانراو هەیە خۆ بەس حەقی خۆشێتی خۆی بزانێ بەڵام بە دزیەوە بە بێوانەیەک تر ئاگایان لێبێ ئەمەی هەموو داوە بۆ خوا دەفەرمێ ئاگام لێتە ئەوانت بێبەشکردنەوە ئەوانت کەم بەشکردن بە شەریعەتەکەی من ڕازی نەبووی بە دادپەروەریەکەی خوا نەعوذ بالله ڕازی نەبووی پەروەردگار ئاگای لێتی لە کەسەکە ئاگای لێ نەبوو بەشی خوراوە تا دەمرێ ئەم کوڕە نازانە براکەی چەندی تری وەرگرتووە ئەم کچە فەقیرە نازانە براکان هەموو ماڵەکەیان خواردە خوشکەکەی هیچ پێ نەبڕاوە ئاگای لێ هیچ نییە خوا دەفەرمێ من دڵنیا بە ئاگام لێتە خۆ من ئاگام لێتە یان دەسەڵاتی نییە باوکەکە چۆ لە دایرەی تاپۆ دەڵێ ماڵی خۆمە لەسەر فڵان کەس ئەم خانم تاپۆ کرد ئەم دوکانم تاپۆ کرد ئەم مڵکەم تاپۆ کرد یە براکەی تر بە هەر لە گوپی خۆیدا قانون دەڵێ تاپۆ بە ناوی چێوە بێ مڵکی ئەوە
باوکت بە ئارەزوی خۆی لەسەری تاپۆ کردو تۆ قسەت بۆ نییە خوا دەفەرمێ مەخەڵەتێ من ئاگام لێیەتی با بێ دەسەڵاتیش بێت لە ڕووی قانونی دنیای هەوی سی بۆ نەکرێت محکەمەی خوا هەیە چاولێ ئەم عەقیدەیە ناهێڵێ لا ڕێبین خوا ئاگای لێتی و قبوڵی ناکا ئەی چۆن قبوڵ دەکا مڵک و ماڵ و سامان و ڕەنجی خەڵک بخۆی ئاەتەکانی قورئانتان جوان بۆ شی دەکەمەوە بە ئیزنی خوای گەورە ماڵ و میرات ڕەنجی شانی خۆتە نە کەس پێی خەڵات کردووی نە حکومەت پارەی داوی تێ لە منداڵیەوە ڕەنجت داوە تا مردن بەڕێزان تا مردن هەڵاتت کردووە ڕەنجت داوە ئێستا کە دەمری بوو بە ماف و مڵکی منداڵەکانت ئەبێ بە عەدالەتی خوا دابەشیکەی خوا دەفەرمێ ئاگام لێتە نەخەڵەتی یەکیان بێ بەشکەی یەکیان کەم بەشکەی ئەی ئەگەر ماڵ و مڵکی کەسێکە هی خۆت نییە داگیریکەی خوا چۆن محاسەبەت ناکە ئەوە وردەکە لێرەدا هی ماڵی خۆت ڕەنجی خۆت مافی تۆی پێوە نەما ئەی ڕەنجی خەڵک چۆن دەخۆی ئەم پارە خواردنەی ئەم سەردەما خەڵک هەر زۆر بەلایەوە ئاسایی بووە پارە لەم وەردەگرێ لەوی وەردەگرێ متمانەی پێیەتی معاملەت بۆ پێوە دەکەم شتت بۆ دەکڕم کابراڵە بە سەر چاوان وەکو برای دایک و باوکی خۆم زیاتر متمانم پێێتە ڕەنجی چەند ساڵەی خۆی دێنێتی خاتە دەستی تۆ کەچی لە دوای داکەبرا هەر تەریقیش نابێتەوە ئەڵە خوا دەکات بەنیوە سوڵح دەکات دوای چ دەکە و قابلت نامکوژێ دەمکوژێ ماڵ وێرانتر دەبێ شکاتم لێ دەکا حکومەت چیم لێ دەکا لە سزنا چیم لێ بکە هەر ناشت گرن بەڵام خوا دەفەرمێ دڵنیا بە من ئاگام لێتە کۆتایی قسەکانم بە بەسەر هاتێک دێنم کابرایەک لەگەڵ برادێکە شەریک دەبن پارەیەکی زۆر دەدا بە چەند ساڵ دەکە مامەڵەیان بەیەکەوەی تەواوی دڵنیا بووە پارەیەکی دەداتێ ئەڵە کە چووی بۆ فڵان وڵاتە ئەوەندە ئەشیان بۆ بێنە بۆ منە چووی بۆ وڵاتی سین ئەوەندە دەفتەر دۆلارت دەدەمێ ئەشیان بۆ بێنە ئەڵە بەسەر چاو لەم کاتەدا بیری نییە بڵێ شاهیدێک بگرین نووسراوێک چونکە چەند ساڵم بەیەکەوە شەریکایەتیان هەیە مامەڵەیان هەیە زۆر زۆر دڵنیا بۆ لێی هەموو پارەکەی دەخاتە دەستیەوە کە ئەشیاکان دەگەنەجێ ئەڵێ ئەشیاکانی من بازیاکەینەوە ئەشیای چی ئەشیا هەمووی خۆمە قڵەوەڵە خاک فڵان کەس گڕۆ بە خاتری خوا ئەوە شیانەی منن ئەی من پارەکەم نەدایت لە کام پارە کوا کەس ئاگای لێ بوو کاکە نووسراوێکم بۆ بێنە برا تۆ خەڵەتاوی تۆ خەونت بینیوە هەر فەقیرە وای لێ دەکا خەریکە مێشکی تێک دەچێ ئەڵە وەڵڵا برایان خەونت دیوەیان تێک چووی نە پارەم لە تۆ وەرگرتووە نە هیچم لە تۆ وەرگرتووە ئەشیای خۆمەوە بە ماڵ و حەڵاڵی خۆم کڕیومە ئەڵێ کوڕە کاکە سوێن نەبوو خۆڵە کوڕە 100 جار سوێندت بۆ دەخۆم کابڵە ئەڵێ نا سوێندیش مەخۆ بەخوا تۆ حرام خۆی سوێندیش دەخۆی با قورئانەکە نەهێنێ لە بینەوە کابرا بەم حەسرەتەوە دەچێتەوە ماڵەوە ئەوەندە خەمی لێ دەخوا ئەم هەموو متمانەی من بە فڵان کەسم هەبوو ئەم ساڵە بەیەکەوە ئەم هەموو ڕەفاقەتە کەچی بۆ ئەو هەموو دەفتەر دۆلاری ڕەنجی شانم بۆ هەمووت خوارد ئەمە لی دەکا بە نەخۆشی لی نەکا بە نەخۆشی دڵ و پێی دەمرێ پێشەوەی بمرێ بە کوڕەکەی لە کوڕی خۆم ئەم نووسراوە دەنووسم لەم پاکەتەیە کەپس هەڵی مەبسڕەگەرنە دازانە بێگاڵی بچڕی بەڵام کە مردم بە سیارەکە کە برتانم بەبەر دەمی دوکانی فڵان کەسا بمبەن لەبەر دەمی دوکانی فڵان کەسی هاوڕێی چەند ساڵە و شەریکم سیارەکە بوەستێنن لە ناو جەنازەکەم ئەم نامەیە بەرەوە ئەوە باوکم لە ژیانە بۆ تۆی نووسیوە کابرا کە مرد ماوەیەکی پێچوو مرد وەرەقەکەیان دایە جەنازە هێشتا لەبەر دەمی دوکانەکەیەتی نووسرا بوو فڵان کەس تۆ لە دنیادا زۆر بە ئاسانی ماڵی منت خوارد ڕەنجی چەند ساڵەت خواردم ئەو حەسرەتەی بەدڵی منتدا کرد بۆ خۆکاری نەخۆشکەوتن و مردنم بەڵام دڵنیا بەوا من دەڕۆم بۆ قەبرستان چاوەڕێی تۆم حتا لە حزوری خوادایە خەت دەگرم قڕ بەسەرت من بردمەوە تۆ زەرەدت کرد فعلەن تۆ زەرەدت کرد چونکە تازە من پارە لەگەڵ خۆم نابم ئەو هەموو حەسرەتی بەدڵتدا کردم هەمووی گوناهە لەسەر شانی تۆ و لە قیامەتە ئەو هەموو نوێژ و ڕۆژ و عیبادەتەی چەند ساڵە کۆت کردوێتەوە پارەکانی تۆش لەگەڵن نایەت بەڵام من وا لەوێ چاوەڕێتم تۆ دڵت خۆش بوو من محکەمەی دنیا هیچ بەڵگەیەکم پێ نەبوو نە نووسراو نە شاهید نە بەڵگە نە ڤیدۆ بۆ دادگای دنیا بێمنەت بووی بەڵام ئەی دادگای قیامەت ئەی خۆ عەقیدەکەی تۆی موسڵمان هەر نوێژ نییە بەڕێزان إن الله على كل شيء شهيدا خوا ئاگای لە هەموو شتێکدانە لە هەموو شتێک با لەسەر ئەم عەقیدەیە بژین واللهی ژیانمان بەختەوەر دەبێ نەمافی کەس دەخۆی نەڕقل لە کەس دەبێ نەغەدر لە کەس دەکەی ژیانێکی مرتاح دڵ و دەرونێکی ئاسوودا بۆیە گەڵایەکی وەری و مامۆستایەکی گەورەیە ئەم عەقیدە و بیر و باوەڕە لە دڵماندا بچەسپێنین لەسەری بژین و لەسەری بمرین یا ڕەبی خوا لەسەر ئەم دینداری خواناستێ بمانژێنی و بمانبرێنی یا ڕەبی خوا ئیمانمان سەلامەت کەی یا ڕەبی خوا لە گوناهە زۆر و زەبەندەکانمان خۆش بی بە ڕەحمی خۆت
يا ربي خوا لێمان خۆش بی و ڕەحمیشمان پێ بکەی یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی و ڕەحمەتی خۆتمان بەسەرا بڕێژی یا الله یا شافی شیفای هەموو نەخۆشیەکانمان بۆ بنێری یا ربی خوا هەرکەس نەخۆشە خوا شیفای بۆ بنێری هەرکەس دڵ بە خەمە خوا دڵخۆشیکەی یا ربی خوا بە پاچی بژین بە پاچی بمرین خوا لە ڕۆژی قیامەتا خوا ڕەحممان پێ بکەی کەس لە بەردەمی تۆدایە خەمان نەگرێ ئەو ڕۆژەی کە هیچ فریان ناکەوە چاکەکانمان دەڕوا یا ربی خوا ڕەنج بە خەساری چاکەکانمان نەبین بەهۆی زوڵمکردن لە خەڵک ماڵ خواردنی خەڵک ماف خواردنی خەڵک بە دەستی خاڵی بێنەوە دیوانی تۆ هەموو ڕەنجەکەمان بە فیڕۆچێ خوایە بمان پارێزی یا ربی خوایە ئەوەی چاکین چاکترمان کەی ئەوەی دار و لەوێنین هیدایەتمان بدەی بۆ سەر ڕێگای ڕاستی ئیسلام یا ربی خوای لە مردوەکانمان خۆش بی زیندوەکانمان سەلامەت کەی یا ربی خوای وڵاتەکەمان پارێزی لە هەموو شەڕێک لە هەموو ئافاتێک لە هەموو نەخۆشیەک لە هەموو گرانیەک لە هەموو بەڵایەک لە هەموو خوانەناستێک لە هەموو داگیرکەرێک آمين 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 والحمد لله رب العالمين.